ناوەندی ڕانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خێوەتگەیەکی کردەوە بە ناونیشانی دایکە ڕوخسار بۆ پێگەیاندنی ئافرەتانی پێشەنگ. ژمارەیەکی بەرچاو لە خوشکان و قوتابیان ئامادە بوون. بەرپرسی ناوەندی ڕانی ڕێکخراوی قوتابیان دەڵێت ویستویانە ڕابردوو ئێستا بەیەکەوە کۆ بکەنەوە بۆ ئەوەی نەوەیەکی باش بۆ داهاتوو پەروەردە بکەن. ئێمە دەمانەوێت لەم خێوەتگەیەدا ڕابردوو ئێستا بەیەکەوە کۆ بکەینەوە بیکەینە کەلەپورێکی مێژووی نەوەکانی داهاتوو یەک لەسەر پەروەردە بکەین. ئەو کەلەپورەی خات ڕوخسار خاون و پێش ئەویش کە ئافرەتانی تر لە جیهانی ئیسلامیدا قوربانیاندا و قوربانیەکان بە خسار نەڕوە وەکو کەلەپێر و مێژووی بمێنێتەوە لە چوارچەوەی کتێبێک و پرۆژەیەک نەوەکانی داهاتوو لەسەر پەروەردە بکەین. مامۆستا عەلی باپیر ئامادەی خێوەتگەکە بوو. وتارێکی پێشکەش کرد لە میانی وتارەکەیدا تیشکی خستە سەر ڕۆڵی مەلاژنە ڕوخسار لە خەباتی شاغدا و ڕۆڵی ژنانی پێشمەرگەی ئیسلامی بەگشتی. وتیشی مەلاژنە ڕوخسار لە قۆناغە سەختەکاندا لەگەڵیاندا بووە و زۆر جار جلی بۆ پێشمەرگەکان شۆردووە و جارێکیشیان زێڕی خۆی فرۆشتووە بۆ پێشمەرگەکان داویەتی بە گۆشت. لە قەڵاتووکان لەوێ زۆر نەداری بوو، زۆر هەژاری بوو، یعنی دەستمان لە گۆشت گیر نەدەبوو. بەبیرم دێ بە 4-5 مانگ گۆشتمان هەر نەدەبینی. وەزعی سەخت بوو، هەر بەعام ژیانی خەڵک ئەو کاتە سادەتر بوو. بەڕاستی جارێک برایەکی پێشمەرگە بەلای ماڵی مەدادێ هەموو پێکەوە بووین بۆن کڕوزێک دەی ژوار دەزانێەوە گۆشتە دەیبرژێنن باقڵ دەبێت ئەو شتەی کە سوتاوە کراسێک بۆ کراسی منداڵێک بووە سەر بە ماڵەدا دەگرێت دڵداک مەلاژن بۆن گۆشتان لە ماڵەدا گۆشتی دەبرژێنن. ئەمیش بە ڕەحمەت بدەن لا کوێر بم یاخوا بەخوا ئەو پێشمەرگانە زۆر تامەزرۆی گۆشتی ناوەڵا گۆشتی چی دەڵێ بەرەوە لە بۆن کڕوستان لە ماڵەدێ کە دەچێ تەماشا دەکات بە سۆزە و کاتە گچکە بوو کراسەکەی کەوتۆتە قوڵکاورە. ئەو کاتە قوڵکاورە هەبوو و ئێستا نەبوو مەسەلەن شتی وەکو ئێستا. تەماشا دەکات ئەوە بە سۆز لەوێ و کراسەکەی کەوتۆتە نێو قوڵکاورەکەی دەسووتێ ئەوانە. وڵا دوایی مەلاژنی ڕەحمەتی بە منی گوتی وڵای و پێشمەرگانی دیارە زۆر تامۆزەوی گۆشتی وتمەرە وڵا جا هەمومان تامۆزۆین چ بکەین؟ وتی وڵای من هێندێک لە زێڕی خۆم دەفرۆشم و دەنێرم گۆشت مریشتیان بۆ بێت ئەوانە. نەک هەر بۆ من حەقیقەت هەر ئەسڵەن ئەو برا پێشمەرگانی کە لە دەوریشمان بوون من لە یادمە لە خدراوێ بووین ئەو پێشمەرگانەی کە بوو کە نەخۆش دەبوو دەردەدار دەبوو مەسەرەن بێتاقەت دەبوو پێی دەگوتن هەموو جلەکانیان کۆ دەکرد جلەکانی کۆ دەکردن و بۆی دەشۆردن. هەتا من ڕاستیەکەی زۆر جار غەیڕەم لێ دەکردم و داخر لێگەڕ پێشمەرگانە تو فێرە تەمبەڵی دەکەی با بخۆیان جلی خۆیان بشۆن دەگو ئاخر داکو خوشتیان لێرە نییە و خێزانیان نییە و ئەوانە بە ئەوان. ئامادەبوانی خێوەتگەکەش دەستخۆشی لا ڕێکخەرانی دەکەن و دەڵێن با پێچەوانەی ڕێکخراوەکانی تر ڕێکخراوی قوتابیان پێشەنگی خزمەتکردن و پەروەردەی دروستی ئافرەتان بووە. خێوەتگەی ئاوا زۆر پێویستە بۆ ئافرەتانی پێشەنگ. خۆتان دەزانن کە چەندین ڕێکخراوی کە هەیە کە ئافرەتان بەلا ڕێدا دەبا بۆی ئەم ڕێکخراوانە بەڕاستی ئەم خێوەتگانە زۆر پێویستە بۆ ئافرەتانی پێشەنگ هەر وەکو خەدیجە و عایشە و وەکو ئەم خێوەتگەی کە بەناوی مەلاژنە ڕوخسارەوەیە دەتوانین وەکو ئەوان پێشەنگ و پێویستە ئافرەتانی ئێمە لەم سەردەمەدا بەتایبەت لەم هەلومەرجەدا کە هەلومەرجێکی زۆر سەختە و ئافرەتان بەلاڕەدا دەبرێن بەتایبەت لە ڕێکخراوەکانی ترەوە کە هەوڵی جدیان بۆ نەدراوە تاوەکو لەسەر ڕاستەڕێی شەقامیان هێڵنەوە. ئەم خێوەتگانە سوودی ئەوان هەیە کەوا لە ئافرەت بکات وەکو پێشەنگەکان سێری پێشەنگەکانی خۆیان بکەن و وەڕێن شوێنی ئەوان بگرنە بەر. لا خێوەتگەکەدا چەندین وتە و وتاری بەنرخ پێشکەشی ئامادەبووان کرا. زۆرن ئەو ڕێکخراوانەی ئامانجیان بەلا ڕێدابردنی ئافرەتانە بەڵام بە پێچاوانەی ڕێکخراوەکانی تر ڕێکخراوی قوتابیانی کوردستان کار لەسەر پێگەیاندنی ئافرەتان دەکات بەرەو ڕێگایەکی دروست هەنگاو بنێن. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.